طبعا خۆی سەرەتا ئیشەکان بە زۆر بەباشی ئەڕۆی لە سەرەتای کە لینکێکیان کارا کرد و تەقدیمات زۆر ئاسایی بوو پێشتر ئێمە کۆبوونەوەی خۆمان کردو لە بەروی پاریش دیستانەوە کێشە دروست بوو ئێمە چارەسەرمان کرد بەڵام بەداخۆ یعنی من ئەبینم برادرانی کە لە وەزارەتی پەروەردەن و بەڕێوەبرایەتی پەروەردا و بەشی ئیمتیحانات یعنی دوو ڕۆژی ماوە موعدی ئیمتیحانات تەقدیم کردی ئیمتیحانات یەکسەر کتابێک دێنن بڕیارێ دێنن لە وەزارەتەوە ئەگەر دیقەتی بڕیارەکەدا لە 21 چوار دەرچوو ئەی باشە بەشی تاقیکردنەوەکان لە 21 چوارەوە بۆی ئەلانی ناکا بە شێوەیەکی فەرمی کە کاکە ئەمانە مافی ئەوەیان نییە تەقدیم بکەن خەڵکی خۆی حازر کردووە تەقدیمی کردووە لە ئێستا دوو ڕۆژی ماوە من پێنجشەمە پێم وترا ئەویش لە ڕێگەی هاوڵاتیانەوە کاتون داوای ئەویان کردووە کە ئەمانە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد فۆرمی بایعی تەئیدی سەکەنیان کارتی نیشتیمانی تەنانەت لە تیعدادەکەش لەسەر کەرکووک هەژمار کراون مافی خۆیانەکە تاقیکردنەوە ئەنجام بدەن کتابێکمان کردووە باسمان کردووە لە تایبەتمەندی کەرکووک کە مادەی 140 لە هەندێ مەنتیقەمان و هەروەها ئەو تعریبەی کە لە ڕابردوو کراوە لە زمانی بەعسا کراوە بەرامبەر خەڵکی کەرکووک و ئەو گۆڕینی نوفوسەی بە زۆرە ملێ نوفوسی خەڵکی گۆڕیەوە ئەمانە هەمووی کێشەی بۆ خەڵکی کەرکووک دروست کردووە بۆیە دەبێ بە دەربێ لە هەندێ ڕێنمایی تایبەت بە تاقیکردنەوەکان